سێ یاریکەرە سەرەکیەکە کابینەی نوێی حکوومەت یەکلایی دەکەنەوە. مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانی و شاسوار عەبدولواحید بڕیارەکانیان یەکلاییکەرەوەیە بۆ حکوومەت. کابینەی دەیەم لە بەردەم ئەگەری پێکهێنان و پێکنەهێناندایە، لایەنە سیاسیەکانیش دەیانەوێت دەست بە گفتوگۆ و دانوستان بکەن. بەپێی زانیاریەکان پارتی و یەکێتی و نەوەی نوێ کە سێ لایەنە براوەکەی هەڵبژاردنن، هەر یەکەیان لیژنەی تایبەت بە دانوستانیان پێکهێناوە. لە پارتی هۆشیار زێباری و یەکێتی دەرباز کۆسڕەت و نەوەی نوێ شاسوار عەبدولواحید سەرۆکایەتی لیژنەکانیان دەکەن. بۆ پێکهێنانی کابینەی ئەمجارەی حکوومەت سێ کەس لە گۆڕەپانە سیاسیەکە ڕۆڵی کاریگەریان هەیە و بڕیارەکانیان بۆ پرسی پێکهێنانی کابینەکە یەکلاییکەرەوەیە. مەسرور بارزانی یەکێکە لە یاریکەرە سەرەکیەکان، ئەو کە سەرۆکی کابینەی نۆیەمە و بە نیازی کابینەی دەیەمیشە ئەمجارە ڕوبەڕووی فشار و داواکاری زۆری یەکێتی و بافڵ تاڵەبانی بۆتەوە. پارتیش بەنیازە مەسرور بارزانی وەک سەرۆکی حکوومەت بە لایەنەکان بناسێنێت. هەرچۆنێک بێت بەشە گرنگەکەی پێکهێنانی حکوومەتی نوێ پەیوەستە بە بڕیار و هەڵوێستەکانی مەسرور بارزانیەوە کە ئایا پێداگرە لەسەر مانەوەی لە پۆستەکەی یان دەستبەرداری دەبێت، چونکە ئەم بڕیارە بە باش و خراپ کاریگەری زۆری دەبێت لەسەر پێکهێنانی کابینەکە. هەرچی بافڵ تاڵەبانیشە یاریکەرێکی سەرەکی گەمە سیاسیەکەیە، سەرۆکی یەکێتی کە ئەم جارە دروشمەکانی دژی پارتی و سیاسەتەکانی ئەو حیزبە بەرز کردوتەوە، بە تایبەت لێدوانە توندەکەی دژی مەسرور بارزانی. بۆیە چاوەکان لەسەر هەڵوێست و بڕیارەکانی بافڵ تاڵەبانی کە بۆ ئەم کابینەی حکوومەت چی دەڵێت و چی دەکات. بۆیە بافڵ تاڵەبانی گەمەکەرێکی سەرەکی یاریەکەی و قسەکانی ڕۆڵی یەکلاکەرەوەی لە پێکهێنانی کابینەکەدا هەیە. بۆ ئەم هەڵبژارنە گەمەکەرێکی دیکە و کەسایەتیەکی نوێ دەرکەوتەوە کە شاسوار عەبدولواحیدە، سەرۆکی نەوەی نوێ بە بەدەستێنانی 15 کورسی بۆتە ژمارەیەکی سیاسی و دەتوانێت پارسەنگی هێز یەکلایی بکاتەوە. شاسوار عەبدولواحید ئێستا پارتی و یەکێتیش ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیامی بۆ دەنێرن بۆ پێکهێنانی حکوومەت. هێشتا ڕوون نییە نەوەی نوێ داواکاریەکانی چییە، بەڵام پێناچێت بەکەم ڕازی بن، چونکە ئێستا لە نێوان پارتی و یەکێتیدا یەکلاکەرە و کۆلکە هاوبەشەکەن. خراپی پەیوەندی و استراتیژی نێوان پارتی و یەکێتیش هێندەی تر ئەستێرەی بەختینەوەی نوێی گەشاندۆتەوە. بۆیە شاسوار عەبدولواحیدیش دەکرێت بە یاریکەری سێیەمی گەمە سیاسیەکەی پێکهێنانی حکوومەت و کابینەی دەیەم دابنرێت.